نادەن و یەکسەر دەگەنە سەردروستکردنی شیرینی. مامۆستا مەتبەخەکە زۆر پاک و تەمیز و خۆشە. زۆر سپاس. بۆچی ڕەنگی سپی؟ لەگەر ڕەنگی سپی زۆر نزیکم، کەیفم بە ڕەنگی سپی زۆر دێت. زۆرتر ئەو ڕەنگانی کە لە منەوە نزیکن ڕەنگی سپی و سەوزە. سپی و سەوز. بەڵێ. سەیرە هەموو جار ئەڵێن وەڵا حەزمان لە ڕەنگی ڕەش ئەمە یەک زیاتر حەزی لە سپی بێ. مامۆستا بەس با من تەخمینەکەم زانم چی دروستەکەی. شتێکە خەڵکی سلێمانی زۆری حەزی لێیە. ئەدەی یەک تۆستان بکەم. ئەو نیشاستەیە؟ بەڵێ. ئەوە شەکرە. ئەوە شیرە. ئەکید. ئەوەش ئاوی گوڵاوە. ئەوزەم میوانمان هات ئەگەر من بتوانم بچم دەرگا لە بەڕاست ڕاستەکە جەڕەسا ئۆکەی باش. تا دێمەوە پێ دەڵم دایەتی. وەسە بە ئێستا خۆم تەخمینەکەم زانم. تەخمین کە بزانێت زۆر باش. شەکر و نیشاستە و شیر و گوڵاو حتمما دەرمە حەلەلیە.